هەفتەی ڕابردوو 16مین کۆنفرانسی نێودەوڵەتی هەنگاوانانی ئاسیا لە وڵاتی سعودیا بەڕێوە چوو. هەنگاوانێکی قەزای خەلیفان بەنای فەرەنگ حوسێن توانی هەنگوینەکەی خۆی لەوێ نمایش بکات دوای ئەوەی کە لە تێز دەرچوو پلەی یەکەمی لە کۆی ئەو چلوێک وڵاتەی بەشدار بەدەستێنە. ئێستا من لە ناحیەی خەلیفانم لەگەڵ کاک فەرهنگ هەندێک گفتوگۆ لەبارەی ئەوە دەکەین کە جەنابیان چەند ساڵێکە هەنگاوانە و چۆن بوو لە نێو ئەو چلوێک وڵاتە هەنگوینەکەی ئەو پلەی یەکەمی بەدەستێنە. کاک فەرهنگ سلااوت لێبێت. سلااو لێ کاک محەممەد، زۆر سوپاس. لە چ ڕێگەیەکەوەم پێ بڵێ کە ئێوە چوونە سعودیا چۆن بوو لەوێ چۆن تێز بۆ هەنگوینەکە کرا لە کۆی ئەو چلوێک وڵاتە بۆچی هەنگوینەکەی تۆ بەتەنێ پلەی یەکەمی بەدەستێنە؟ پێشەشی بە خێراتنی جەنابتەکەم خێربێن سەر چاوم کاک محەممەد. ئەوە 16مین کۆنفرانسی نێودەوڵەتی هەنگاوانانی ئاسیا بوو لە وڵاتی سعودیا بەڕێوە چوو. خۆی هەموو ساڵێک ئەو کۆنفرانساکرێ هەر ساڵە و لە وڵاتە چیە ئەو ساڵی بێتەوە لە سین نەکرێت ساڵی 2024. ئەمەش وەکو شاندی تۆڕی هەنگاوانانی هەرێمی کوردستان توانیمان بەشداری بکەین لەو کۆنگرەیە بە هەنجوینی سروشتی هەنجوینی خۆمان بەشدارمان کردبوو. وەلحەمدوللا توانیمان لە کۆی بەشداربووی چلوویەک وڵات هەنجوینی کوردستان پلە یەکەم بەدەستبێنی الحەمدوللا. هەستت چۆن بوو کە لە نێو ئەو چلوویەک وڵاتە هەنگوینەکەی تۆ یەکەم بوو ئەو کاتێک کە ڕاگەندرا چۆن بووە؟ بەتاکید هەستێکی زۆر خۆشم هەبوو الحەمدوللا، ینی سەرکەوتن بۆ سەرکەوتنێکی گەورە بوو لە کوردستان لۆ کورد، ینی ئەتو هەنجینی خۆت هەنجینی کوردستان لە پێشبڕشەی چلوویەک وڵاتی عالەمی هەنجینی کوردستان پلی یەکەم بەدەستبێنی بەتاکید دڵخۆش بووم، زۆر دڵخۆش بووم. و ئەوەی لە من دڵخۆشتر ئەو هەنگاوانانە بوون بەڕاستی هەموو تەلەفۆنیان لە کردیمە، پیرۆزبایان لێ کردیمە، دەستخۆشیان لێکم، زۆر سوپاسیانەکەم کە نەمتوانیوە وەکو پێویست جوابیشان بدەمەوە لە کۆمنتی زۆرم بۆات بوو پیرۆزبایان لێ کردیمە لە ڕێگەی کەناڵەکەن گۆ دەستخۆشیان لێکم و زۆر سوپاسیانەکەم. باشە پێم بڵێ ماوەی چەند ساڵە هەنگاوانی چۆن بوو بڕیاردا ببیە هەنگاوان؟ خۆی مەوزوعی هەنگاوانیمە لە باو باپیرانەمە هەنگمان هەبووە لە قەدیمەوە، ینی لە قەدیمەوە ئەمە لە باب و باپیرانەمە هەنگمان هەبوو، بەس خۆم وەکو پیشەی ڕسمی خۆم دەستم پێکردووە لە 2002 دەستم پێکردووە، ینی 13 ساڵە هەنگاوان بە ڕسمی. بەڵێ باشە پێم بڵێ زیاتر بۆ هەنگوین کام کەش و هەوا لەبارە ئێستا بۆ نمونە خەلیفان شوێنێکی پڕە لە داروبار ئێرە گونجاوترە بۆ مێشی هەنگوین یاخود دەبێبی بە کوێستانەکە؟ عادەتەن هەنگ لە ناو شاری بەخێو ناکرێت، یعنی ئەگەر نە خەلیفان هەر شارێکی هەبی ئەگە گونجاویش بی لە ناو شاری ناکرێت هەنگ بەخێوکەی دەبی لە دەرێبی لە دەرەوەی شاربی، ینی شاخ و داخ ئەوانە بی لە زیاتر لە گوندەکان باوڵین بەخێوکەن. ئێستا ئەمن مێشەکانم کوێستان و گەرمیانی پێەکەم بڵێم مانجی دوو ئەوانە یان بینە مەنتیقەی دیبەگە و گوێڕ و مەخمور و ئەوانە بەپێی وەرزەکانە بەتاکید لە مانجی 4 و 5 ئەوان دینە مەنتیقەی خۆنێ لە دەوروبەری گوندەکانی دەوروبەری خەلیفان لە مانجی 6 و 7 یان بینە کوێستانە تا مانجیدا. باشە خاوەنی چەند مێشی ئێستا؟ 300. بەڵێ باشە چ جۆرە هەموو برێم مێشێک دەبێ خواردنی شەکر و ئەوانیان پێ بدرێت یاخود ناچونکە زۆر جار دەگوترێت نابی بە هیچ زۆرێک شەکر بە مێشی هەنگوین بدرێت؟ بزەوت ئەوە ئەگەڕێتەوە سەر هەنگاوانەکە هەنگاوان مەقسەد ئێستا بۆ نمونە ئێستا من هەنگەکانم ئەبڕم ئەگەر هەنگەکانی خۆم هەنجوینەکەی ئەوەی تێدا بوو هەموم دەرم هینە مەفروزە زەرورە شەکری بدێ تێگەی هەنگاوانی شێ مەقسەد نایبڕیتەوە، ینی شەکری ناداتە مێشەکەی خۆی بەشی بژێوی ئەو 2 3 مانگی زستانی هەنجوینی ئێڵێتەوە شەکری ناداتێ. باشە چ داواکاریەکێت لە حکوومەتی هەرێم هەیە بۆ ئەوەی گرنگی زیاتر بە هەنگاوانان بدات بۆ ئەوەی بەشداری کۆنفرانسی لەم جۆرە بکەن لەبەرەوەی ئەم جۆرە کۆنفرانسانە پێویستی بەلایانی مادیە لەوانەیە تۆ بەشداریت کردووە لەسەر ئەرچی خۆت لەسەر ژیرفانی خۆت چووی بە وڵاتێکی دوور کە پارێکی لەوانەیە زۆریش سەرف کرد بێ بۆ ئەوی بەشداری لەم پێش بڕکشێ و چاڵاکیانە بکەیت؟ وەڵاهی بەتاکید ئەگەر حکومەت هاوکاری هەنگاوانی بکە ینی یارمەتیان بدە لەو جۆرە
پێشبڕشیانە هەنگاوانی زیاتر و هەنجینی کوردستانی زیاتر باوڵێن بە دنیای ناسینن هەنگاوان ئێستا لەوانەیە هەنگاوانەشی زۆر هەبی حەز بکە بەشداری بکە لەو پێشبڕشیانە بەس توانای مادی نییە ینی لەسەر حسابی خۆی ناتوانانی سەفەر بکە لەو ئەو وڵاتانە بەتاکەی پێویستی ینی ئەوەی هەیە حکوومەت یارمەتی هەنگاوانان بدە و بە دەرەجەیەک وەرگرتنی بەرهەمەکانیان بەرهەم خۆی ئێستا هەنگاوان 190 هەنگاوانی کێشەی ساغبوونەوەی بەرهەمەکەی هەیە یعنی سەهنجین هەیە مشتری نیە یان مشتری هەیە بە ساڵەشی زۆر کەم هەنگاوان زۆر ینی ئەویان لەسەر نەمایە لەسەر ئیشەکەی خۆیان ینی ئارەزوی ئیشەکەی خۆیان نەمایە لەبەر بێ بازاری باشە کاک فەرنگ دوایین پرسیارم ئەمە ئەبێ تۆ هەنگوینەکەی تۆ لەم پێشبڕچەیە پلەی یەکەم بەدەستێنە لەو کۆنفرانسە نێودەوڵەتیە دوای ئەوە فەرهنگ چەند بەناوبانگ بووە خەڵک تا چەند پەیوەندیت پێواکە بۆ ئەوەی کە داوای هەنگوین بکگەرەوەشم پێ بڵێ وەڵاهی خەڵک تەلەفۆنەکە بە تاکید خەڵکەشی زۆر تەلەفۆنی کردیە بەس ماشەڵڵا ئەو ساڵش هەنگاوانەکان نەزانن ئێوە نا ئەو ساڵێکی خراپ بوو لە هەنجوینی بۆ وەڵی زاوە ئەگەرێتەوە سەر کەش و هەوایەکەی ینی ئەو ساڵا وەکو پێویست نییە هەنجوین ینی ناڵێن هەر نییە سفرە بەس نیشە ئێستا ساڵی پاروانە بوو ساڵی پار لەخوا بە زیاد بێ الحەمدولیلا هەنجوینێکی ینی لە تەوقعی کەس نەبووە هەنجوینەی ساڵی پار هەبوو ئەو ساڵە پێچوانەیە ئەو ساڵە کەمە هەنجوین زۆر کەمە باشە ئەو هەنگوینێتەوە کە پلەی یەکەم بەدەستێنە چیلۆی نرخی بە چەندە وەڵا نرخ 500,000 ئەمە هەنجوینی بە 500,000 دەین و خەڵکەشی زۆرش تەلەفۆنەکەیان کاکە نەچی هەنجوینەکەی گرامکەی ببوونەوەی کە پلەی یەکەمە بەدەستێنیارم نەوەڵا کاکە هەر 50,000 بۆ چەند ساڵە هەنجوینندا هەنجوینی ئەسڵی بە 50,000 ئەو ساڵش هەر 50,000 دەستەکان خۆش کاک فەرنگە گەر لە کۆتای شتێکت پێیان دەستان خۆش بی زۆر سپاس دەکەم خێر بێن سەر چاوەتان دەست خۆشتان بەڵێ ئەمە بوو گفتوگوێک لەگەڵ هەنگاوان فەرنگ حوسێن کە خەڵکی گوندی دەربەندۆکی سەرچیا لە قەزای خەلیفان لە باو باپیران ئەوان هەنگ بەخێوەکەن و بە دیاریکراویش بەخۆی لە ساڵی 2010 دەستی بەم کارە کردووە و ئەم ساڵیش لەم کۆنفرانسە نێودەوڵەتیە کە 41 وڵات تێیدا بەشدار بوون هەنگوینەکەی ئەو بە پلەی نایە دەرچوو بە هیوام کاتێکی خۆشتان هەبێت